بەناوی خۆی گەورە میهرەبان من دکتۆر ئایات سەمین پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و سنگ لە نەخۆشخانەی میهرەبانی پێخۆشحاڵین لە بەرنامەی ڕەمەزان و ڕێنمایە تەندروستیەکان لەگەڵتان دەبین. ئەوڕۆ باسی بابەتێکی دەکەین کە نەخۆشی شەکرەیە یەکێکە لەو نەخۆشیە باوانە و خەڵک زۆر جار پرسیاری هەیە لەسەرەوەی ئایا چێ بەڕۆژی بێ و چ وەختێک بەڕۆژی بێ و ڕێنمایەکانی چیاکە لە کاتی ڕۆژبوون. طبعاً نەخۆشی شەکرا ئەمە دوو جۆرمان هەیە، جۆرەکیان کە پێی دەڵێن جۆری یەکەم ئەوە احتیما دەکاتە سەر پشت بە ئینسۆلین دەبەستێت کەواتە ڕۆژی دوسێ جار ئینسۆلینی لێ دەدا. ئەوانە وەکو ڕێنمایی پزیشکی ناتوانن بەڕۆژی بن. ئەوی دیکا دەتوانن لە مامۆستای ئاینی بپرسن دەربارەی چی بکەن و چی نەکەن، بەڵام ئەمە وەکو ڕێنمایی پزیشکی ڕێنماییان ناکەین بەڕۆژی بن، چونکە ڕۆژی لە بۆ ئەوان زەحمەتە لەبەرەوەی شەکریان بەرز و نزمی دەکا و دەبی ژەمی سێژەمە بخۆن و ئینسۆلین لێ بدەن. جۆری دووهەم ئەوەی کە زۆربەی خەڵکی 95 شەکرە جۆری دووهەمە. جۆری دووهەم ئایا نەخۆشەکە شەکرەکەی کۆنتترۆڵە یان نە. پێوەرمان بۆ کۆنتترۆلی نەخۆشیەکە فەحسی سێمانجیە. ئەگەر هاتوو نەخۆشەکە فەحسی سێمانجی یاکو تەراکمی لە 8 کەمتر بوو واتە لە بینی 6 لە بۆ 8 بوو ئەوە دەتوانن بەڕۆژی بن. بەڵام ئەگەر هاتوو لە 8 زیاتر بوو ئەوە کەواتە شەکرەکەی کۆنتترۆڵ نیە و ناتوانێت بەڕۆژی بێ، لەوانە لێکەوتەی خراپی لێ بێتەوە. دەتوانێت پێش ڕەمەزان بە 2 ڕۆژ بە 2 هەفتە سەردانی پزیشکی پسپۆر بکە یا پزیشکی خۆی بکە بۆ ئەوەی شەکرەکەی کۆنتترۆڵ بکە و بتوانێت بەڕۆژی بێ. بەشەکەی دیکەیان ئەوانەی کە دەتوانن بەڕۆژی بن ئەگەر هاتوو سێمانجییان یاخود تەراکمیان لە 8 کەمتر بوو. ئەوانە چەند ڕێنمایەکەیە پەیڕەوی بکەن وی بتوانن هەم ئیسفادە لە ڕۆژەکە بکەن لە بۆ شەکرەکەیان، هەمیش لێکەوتەی خراپی شەکرا تووشان نەبێت. ڕێنمایەکان یەکەم شت ئەوەیە کە دەرمانەکان دەبی گۆڕانکاری بەسەردا بێ. ئەو دەرمانانە کە گۆڕانکاری بەسەردا بێ وا باشترە سەردانی دکتۆری خۆی بکات. ئەگەرنا ئەمە دوو جۆرە دەرمانمانەیە، دەرمانمانەیە سبەینان دەخورێت پێشنان، ئەوانە عادەتەن وا باشترە کەم بکرێتەوە یاخود بکرێتە نیوە یاواتە حەبەکە کەرتێکی بخوا یاخود بیگۆڕێ لە بۆ ئێواران. ئەوانەی کە دەرمانی منەظم واتە ئەو دەرمانەی کە پاشنان نیوەڕۆ ئێواران دەخورێ وا باشترە بیگۆڕێت لە بۆ ئێوارە و پارشێ و چووکە ئەتووکە بە ڕۆژیوی بە ڕۆژ ناتوانانی حەبەکەی بخۆی لەبەرەوە دەبی بگۆڕدرێ لە بۆ پارشێ و ئێواران. ئەوەش لەو حاڵەتە ئەگەر هاتوو سبەینان و ئێواران دەخوا زۆر بە ئاسانی دەتوانێت بەرەبانگ و پارشێوان بیخوا. و ئەگەرنا دەبی ئەوەی کە سێژەمە دەخوات یاخود سێ لە 2 حەب لە 3 حەب زیاتر دەخوا ئەوە پێویستە کا سەردانی دکتۆر بک بۆ ئەوەی دەرمانەکانی لە بۆ ڕێک بخا وە بێ بگونجێ لەگەڵ کاتی بەرەبانگ و کاتی پارشەو. بەنسبەت خواردن طبعاً ئەوانەی شەکریانەیە وا باشترە ئێواران کە بەرەبانگ دەکەنەوە شتی شیرین زۆر بە کەمی بخۆن، بە تایبەتی شیرەمەنی شەربەت ئەوانە دەتوانن خورمایەک 2 خورما بخۆن یاخود میوەیەکی طبیعی بخۆن، ئەوە باشترە لە ئەو عەسیر و شەربەت و ناناش لەبەرەوەی شەکریان بەرز دەکاتەوە. وا باشتریشە پارشێ بەرەبانگ ژەمەکی کەم بخۆن، دوایی پاش عیشا یاخود سەعاتدا بتوانن کەمتری بکەنەوە و وەجبەکان دابەش بکەن و هەروەها لە کاتی پارشێ و شیرینی زۆر نەخورێ واتە زیاتر خواردنە پرۆتینەکان بخورێ وەکو ماست و شیر و هێلکا و پەنیر و جیز یاخود باوی یاخود ئەگەر بتوانێت شۆربایەکی خەفیف بخوات. وەکو گوتمان ئەو دەرمانانەی کە بەیانیان دەخورێ ئەوە احتیمالی هەیە شەکرەی داببەزێنێ دەبی کەمیەتەکەی کەم بکرێتەوە. خاڵێکی ترکا دەبی ڕەچاوی بکەن ئەوەی شە لە کاتی ڕۆژبوون بە ڕۆژ ئەگەر نەخۆشەکە نیشانەی بەرزبوونەوەی شەکرا یاخود دابەزینی شەکرا تووشی بوو ئەوە دەبی یەکسەر شەکری خۆی بپێوی. نیشانەکانی بەرزبوونەوەی شەکرە نەخۆشەکە بێتاقەت دەبی، سگێش دەبی، زوو دەکا، دەبی زۆر هیشک دەبی، هەست بە ماندیبوون دەکا کەواتە دەبی شەکری بپێوی. ئەگەر شەکرەکەی زۆر بەرز بوو ئەوە نابی ڕۆژەکەی تەکمیلە بکە. و ئەگەر هاتوو نیشانەی دابەزینی شەکرەی هەبوو وەکو سەرسوڕان، بێتاقەتی و دەست لەرزین و ماندیبوون ئەوە دەبی شەکرەی فەحز بکە. ئەگەر هاتوو شەکرەی کەم بوو لە 80 کەمتر بوو ئەوە دەبی ڕۆژەکەی بشکێنێ و یەکسەر شتێکی شیرین بخوا بۆ ئەوەی تووشی ماکەکانی دابەزینی شەکرە نەبی بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک.